بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لسانه يفقه قولي آمين. خۆشویستانم ئەڵقەی ژمارە هەفتا و دوی بەرنامەی نووسین و یادەوەریتان پێشکەشەکەین ئەم ئەڵقەیە واتە 3 ساڵ بەسەر بەرنامەکە تێپەڕێ واتە 3 ساڵ ئەم بەرنامەی لە خزمەت بیر و بۆچوون و هەروەها تەسەورات و ڕۆشنبیری ئێوەدایە تەمەناوەکەین کە لەماوەی ئەم 3 ساڵەیە خزمەتێکی باشی ئێوەمان کرد بێ و خزمەتێکی باشی بیر و بۆچوونی مامۆستا عەلی باپیر لەوەی کە بۆ ئێوە زەخیرەیەک بێ ڕۆشنبیرێک بێ ئینشاڵڵا شتێکمان پێشکەش کرد بێ کە دوجار خی پەروەردگار لێی ڕازی بێ و ئێوەش سوودتان لێ وەرگرت بێ. حەسەکە مامۆستا هەر سەبارەت بە 3 ساڵی بەرنامەکەمان ئەنی ئێستا کە بەرنامەکە پەخشە بێ 3 ساڵ بەسەر بەرنامەکە تێپەڕێت. تەمان 3 ساڵ وەکو ژمارە ئەگەنا نزیکی بۆ 4 ساڵ نزیکە بێتەوە کە من بەرنامەی پێشکەشەکەیت ئەگەر قسەیەکت هەیە لەسەر ئەمە مامۆستا لە خزمەتا بین. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. سيقسم هي لباري أو كباسط كرد كدير ببي جماري كدبيتو حفتا ودو دابشت كردوا 3 ساڵ قلنا 3 ساڵ زياتره سيقسم هن قسەیە کەمیان بەڕاستی دەستخۆشیە بۆ جەنابەت. سوپاس دەکەم مامۆستا ئەرچی خۆمە من و من زۆر سوپاسی جەنابەت دەکەم و دەستخۆشی لێ دەکەم خوا پاداشتت داتەوە کاکە پەیوەند گیان. هەم ئەم بەرنامەیەت هەیە هەم کۆمەڵێک شتی دیکەت هەیە و بەرنامەیەکی دیکەت هەیە ئەوەی گەڕان بەسەر گوند و لادەیەکاندا و ژیانی خەڵک پێشان دەدەی کار و کاسبی دەکەن شۆن دەژین. من جاجات تەماشای ئەو بەرنامەیەشە دەکەم. هەروەها مشرخۆری دیکەت هەیە لە چوارچێوەی پەیام و لە چوارچێوەی تۆڕی میدیایی کۆمەڵدا و کۆمەڵێک ئەرکی دیکەی کۆمەڵایەتی و خێزانیشت بە ئەستۆن ئەمن بۆ هەموو ئەوانە دەستخۆشی لێ دەکەم. خوا بەلوتف و کەڕەمی خۆی ئەوەت هەموو بۆ بکا بە توێش و زەخیرەیەکی باش بۆ قیامەت و هەرواش دەبێ ئینشاءالله و بەردەوامت کا لەسەری. ئەوە قسەی یەکەم بۆ جەنابەت دەستخۆشی و سوپاس و پێزانین. قسەی دووەمیشم بۆ خەڵکە پێم خۆشە خەڵک قەدری ئەوە بزانێت کە ئێمە لەو بەرنامەیەدا دەیڵێین. ئەڵبەتە لەو ڕۆنا کە پەیوەندی بە بەندەوە هەیە وەکو بێژەر و بە جەنابەتەوە هەیە وەکو پێشکەشکار بەڵکو لەو ڕۆکە ئەو قسانەمان هەڵقوڵاوی قورئان و سونەتن بە تێگەیشتنی خۆمان. لەم ڕۆژگارەدا قسەی حەق کەمە، قسەی خێر کەمە. لەم ڕۆژگارەدا بەداخەوە کە خەڵک زۆر تووشی چەواشەکراوی بووە و من زۆر پەرۆشی ئیسلامێکمە کە دەبیستم هەندێک لەوانەی کە وتار دەدەن قسە دەکەن لەسەر تەلەڤیزیۆنەکان بە تایبەتی هەندێکیان کە وەکو کادیری هەندێک لە حیزبە عەلمانیەکان قسە دەکەن. زۆر پەرۆشی ئیسلامێکمە کە ئاوا باز دەکرێ و هەندێکی کە جاریوە ئاەت و حەدیسەکان مل پێدەسوڕێنن لەگەڵ سیاسەت و هەوا و ئارەزووی هەندێک لە دەسەڵاتداراندا بگونجێن یا هەندێک مەسەلە و بابەت دەوروژێنن کە خەڵک پێویستیان پێیان نییە. هەندێک گرێگۆتاڵ و ئیشکال دەخەنە ڕوو کە دیارە حیزبێکی عەلمانی کەسانێک لە پشت وروژاندنی ئەو جۆرە بابەتانەوەن ئەگەنا خەڵک پێویستی بەشتی دیکە هەیە. جا با خەڵک قەدری ئەوە بزانێت ئەو قسانەی کە ئێمە دەیانکەین و هەوڵش دەدەین خوا پشتیوان بێت هەڵقوڵاوی قورئان و سونەت بن. ئەم قسانە هەڵبەتە خەڵکێکی زۆر هەیە لەگەڵ مندا دیارە کۆنتاکت و تەواصولیان هەیە. پێم خۆشە کە بەهرەمەندە من بەڵام پێم خۆشە زیاتر کاتیان بۆ تەرخانکەن و زیاتر سەرنجدەن بە تایبەتی کە ئەم هەر ئاڵلقەیەک 4-5 جار 5-6 جار دووبارە دەبێتەوە. جارێک لەو کاتەدا بۆینە گونجا لە کاتێکی دیکە لەو کاتە بۆینە کاتێکی دیکە و من کەسانی وا هەیە دەڵێ هەموو
ئاڵلقەکانی نووسین و یادەوەریم دوو-سێ جار هەموو گوێ لێ گرتوونەوە و من وەکو مژدەیەکیش بە هەموو لایەکی ڕدەگەێنم کە ئێستا ئەو ئاڵقانەی نووسین و یادەوەری کە ئێستا ئاڵلقەی هەفتە و دووەمی پێشکەشەکەی هەمووی دەنووسرێنەوە خوا پشتیوان دوای بە نووسراوی لە بەردەستی خەڵکدا دەبن. قسەی سێمیشم بۆ بیسەران و بینەرانە بەگشتی ئەلبەتە قسە یەکەمم دووەمم بۆ خەڵک بوو بە گشتی تر بەڵام مەیرە بە تایبەتتر بیسەران و بینەران کە ئینسان ئەگەر بێ باش لە شتێک تێبگا دەبێت بە تەرکیزەوە گوێی بۆ بگرێ چونکە من جاری وا هەیە هەندێک قسەی هەندێک خەڵکم پێدەگاتەوە هەندێک قسەی من یا بە لینگە و قوچ لێ حاڵی بووە یا بە کەچ و کروچی لە ئەنجامی ئەوەدا کە لەو کاتەدا ڕەنگە سەرقاڵی شتێکی دیکە بوو بێ بۆیە لە وەسفی هاوڵاندا خوالیان ڕازی بێگوتراوە کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمایشتی دەکرد كأن على رؤوسهم الطير وەکو باڵندە بەسەر سەریانەوە نیشت بێ خۆیان نەرە جوڵاند ئینسانەگە باڵندە بەسەر سەریەوە بنیشە خۆ جوڵەن دەفڕێ واتە باش گوێیان دەگرت مەبەستم ئەوەیە بۆی کە باشتر لێ تێبگەن جا ئەگەر تێبینیشان هەبوو ڕەخنەشان هەبوو هەر لەسەر چاویدا دەنێین بەڵام با باش لێی تێبگەن و لە کاتێک کە گوێ دەگرن بە تەرکیزەوە گوێ بگرن باش سەرنجی بدەن بۆی کە بە هەڵە لێ تێنەگەن بە کرچ و کاڵی لێ تێنەگەن جاوەکو گوتم مەرج نییە هەمووشیان قوبوڵ بێ با ڕەخنەشی لێ بگرن ڕەخنەکەشیان هەر لێ وەردەگرین و لەسەر چاویدا دێن بەڵام گرنگە بە تێگەیشتنەوە بێ ئەوە تایبەتتر بۆ ئەوانە کە گوێ دەدەن ئەو بەرنمەیە و متابعی دەکەن سەرنجی دەدەن پێم خۆشە قوڵتر و ورتر سەرنج بدەن و گوێ لێ بگرن. سوپاس دەکەم مامۆستا. من جارێکی دیکەس بەڕاستی دەستخۆشی لە جەنابەت دەکەمەوە لە هەموو ئەو بیسەر و بینەرانش کە دیارە دەبنە هاندەریش بۆ ئەوە بۆ بەندەش و بۆ جەنابیشت کە بەردەوام بین لەسەر پێشکەشکردنی ئەو بەرنامەیە. ئینشاءڵڵا سوپاس بۆ ڕوونکردنەوە بخێت مامۆستا. مامۆستا هەر لەسەر بنەماکانی ئەو بنەمایانەی کە ئیسلام بۆ مەسەلەی ئابووری داناون یاخۆەوەی کە لە کتێبەکەی جەنابتا هاتووە لە خاڵی حوتەمە هاتووە دەوڵەمەندی و ماڵ و سامان حەڵاڵ و نعمەتە و هەژاری و نەداری بەڵایە و لە کوفرەوە نزیکە بابەتی دەوڵەمەندی و فەقیری مامۆستا قسە زۆر هەڵەگرێ و هەندێکیش لەو بارەوە باسمان کرد بەڵام ڕەنگە بیسەرێک بینەرێک ئێستا گوێ لە قسەکانمان بێ بڵێ کەوا ئەی چۆن پێغەمبەری خۆمان پێغەمبەری خاتەم بەم هەموو عەزیزیە کە لە لای خۆی پەروەردگار هەیبووە سەرەکەی جار هەبوو مانگ بە مانگ ئاگر لە ماڵیان نەکراوەوە و کەسێکی هەژار بووە کەسێکی فەقیر بووە قسەکە لەسەرەوەیە چۆن لە ئیسلامە ئەمانە بەچەند دەوڵەمەندی ئەبێ بە نیعمەت لە کاتێکیشە مەسەلەن فەقیریش یعنی مەمبوزە زۆر خۆشەویست نییە ئەم حەزەکەین ئەمە ڕوونکەین بەڵێ ڕووین دەکەمەوە کاک پەیوەند جارێ هەندێک شت لەبارەی پێغەمبەر و صلى الله عليه وآله وسلم ماڵ و خێزانی گوتراوە زیادە ڕۆیی تێدایە ئەوە نییە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ شتێک هەمیشە هیچ شتێک لە ماڵیاندا نەبوو بێ بۆچی لە سەحیح بوخاری مسلم داهاتوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەفەقەی ساڵێکی بۆ ماڵ و خێزانەکانی دادەکرد واتە زەخیرە ئەگەر گەنم بوو ئەگەر جۆ بوو ئەگەر بەرەشێو ئەوەی کە وەکو زات وەکو زەخیرە وەکو توێش و بۆی دادەنان بەڵام ئەوە کە دەفەرمێ جاری وا مانگ ڕۆیشت و مانگ ڕۆیشت و مانگ ڕۆیشت هەر لە سەحیح بوخاری داهاتووە مەبەستەوە کە گۆشت لێ نەندراوە لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام ماناوانی نانیان نەبووە چونکە خۆ حەدیسەکان دەبێت پێکۆ گونجاو بن و جاری واش هەبوو ڕەنگە لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم نانیش نەبوو بێت بەڵام ئەوە وەکو بڵێ حاڵەتێکی ئیستیسنایی و هەڵاوێردراو بووە بەڵام بەگشتی ماڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەڵک ڕووی تێ کردوون خەڵک چوە بۆ ماڵیان و خەڵک داوای لێ کردوون و کەواتە دەبێ فەرمایشتەکان و دەقەکانی سونەت هەموو پێکەوە بێنین من زۆر تێبینیم لەسەر هەندێک قسەی مەلایان هەیە هەندێک ئەوانەی کە بانگەوازکاران کە پێیان دەگوترێ بانگخواز کە وشەکەم پێ هەڵەیە بانگخواز بانگ ناخوازێ بانگەوازکار
کاری بریتێ لە بانکردنی خەڵک ئەوە ڕاستە. جا کە چی دەکەن دەیانێت خەڵک هاندن لەسەر دنیا بەکەم گرتن و لەسەر سادە ژیان دێنن وا باسی پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وسەلام وا باسی هاوڵانی دەکەن کە هەموو هەمیشە سواڵیان پێشیاوە وان نییە. دایکمان عایشە خوا لێ ڕازی بە ڕۆژە هەندێک گەنج دەبینێ كانوا يتماوتون في المشي ئاوە هاتووە ڕیوایەتەکە بە لارەلار دەڕۆیشتن فەرمی ما بال هؤلاء ئەوانە بۆ واتەڕۆن وتیان هؤلاء نساكن ئەوانە دنیا بەکەم گرن و عابیدن خواپەرستن. دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ زۆر تێگەیشتووە زۆر قوڵ لە قورئان و لە ئیسلام حاڵی بووە خوا لێ ڕازی بێ گوتی كان عمر إذا مشى أسرع وإذا تكلم أسمع وإذا ضرب أوجع وإذا أكل أشبع وكان هو الناسك حقا. عمر خوالي الرازي بيه أجر قسي دكرت واي دكر خلق تيبقى بنجي هالضينا نقبل مردلو خيق سبكا وكاتك درويشت بخيراي دروي بقرجو قوري وكاتي لكسيكي دابا وايلي داد عزيتي بدا وكاتي خواردنيشي دخوات شاكي دخوارد كاكا خو او دولة اسلامي او همو غزا وفتوحاته هو هروانه بوكا هيچيان بهناوانه ونبي بلام كاتيك توشي هجاري ونداري بون خوراقر بون اما بلي همو دمي هر هجار وندار بون پیغمبر علیه الصلاة والسلام بەژمارەیەک لە سەرۆک عەشیرەتەکانێکی 100 حوشتری پێداون 100 حوشتری ئەو کاتە وەکو 100 کام سارێ ئێستا زۆر ئەوەیە لە گزەزە چییە ئەم جۆرەکانیان نازانم وەکو 100 ساری ئاخیر مۆدێلی ئێستا وا بووە 1000 حوشتری بەخشیوە بە کەسێک معناوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمکانیەت و دەسەڵاتی لەدەستدا هەبووە بەڵام ئەی بۆچی ژیانێکی سادەی هەبووە خواي پروردگار باز دكات لسورة أحزاب ده يا أيها النبي قل لأزواجك إن كنتن تريدن الحياة الدنيا وزينتها فتعالين أمتعكن وأسرحكن سراحا جميلا وإن كنتن تريدن الله ورسوله والدار الآخرة فإن الله أعد للمحسنات منكن أجرا عظيما رجها والسراني في غنبر صلى الله عليه وسلم خوالي عن رازي بداية كان برواداران أويش بشر تماشا كان دەوڵەتی ئیسلامی دەوڵەمەند بۆ ئیمکانیات هەیە و دەستکەوتی جەنگ و دەوڵەت فراوان بووە و دەسەڵاتی هەیە ئاستی ژیانی خەڵک بەرز بووەتەوە ئەوانیش کۆ دەبنەوە دەچن بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێن دەبێت تۆش لە ڕووی ژیان و گوزەران و زیاتر ئاگات لێمان بێ و نەفەقەمان بۆ زیادکەی و جلوبەرگ و خواردن ئەو شتانە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕازی نەبووە خوا ئایەتدا دەبەزێنێ لسر حوت آسمان تدخل دكا لكاريكي الشخصي مالي پیغمبر صلى الله عليه وسلم اي پیغمبر بهاو سركانت بفرمو اگر جاني دنيا و جواني جاني دنيا تان ورن با سر دياري تام دمي ولا بجواني برلدا تام كم اگر خوا و پیغمبر و روجي دوایش تان دوي او اوانتان كچاكه كار خوا پاداشتي گوري بوداناو وات پیغمبر صلى الله عليه وسلم آمدني جاني خوي بگوره بو شو سرمشق بو خلق نقل برو كنيتي نه لەبەرو سەرمەشقە بۆ خەڵک تا ئەگەر هەژار و نەدار هاتە ماڵی پێغەمبەر دڵی بە خۆی نەسووتێ دەما مەسا ببوورە ئەمە لێرا پێتە بڕم هەتا لە وتاری هەندێک لەو مامەسا بەڕێزانە هاتووە کە تەنانەت خێزانەکانی پێغەمبەر لەبەرەوەیان کردو کە هیچ نەبووە بیخۆن یعنی تەنانەت خواردن نەبووە بیخۆن ئەوە نەهژار بوو خۆی پروردگار دەفەرمێ ئین كنتن تريدن الحياة الدنيا وزينتها ژیانی دنیا و جوانی ژیانی دنیاتان دەوێت نەیفەرمێ بژیوێکتان دەوێت کە لە برسان نەبرن شتیوان نییە نه ئاەتەکە دەبێت خۆی بیبینین و پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرمەشق بوو بۆ خەڵک بۆیە خۆی وەکو خەڵکێک کە ئاستێکی نزمی هەیە یا مامنێوەندە ئاواژیاوە هەڵبەتە خەڵکیش هەژار بووە ئەصحاب السوفە هەبوون 300-400 کەس بوون شوێنێکیان هەبووە لە مزگەوتەکەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام هەموو زگورتی بوون و لە ماڵی پێغەمبەر سەڵ خواردنێکی زیاد هەبوو بۆیان بردوون و هەندێک لە هاوڵان مە خواردنی زیادن بۆیان بردوون هیچ نەبووە نەژینیان هەبووە نە ماڵیان هیچیان هەبوو ئەوانش بوون
پێغەمبەری صلی الله علیه وسلم نۆ هاوسەری بوون ئەو نۆ هاوسەرە کە هەندێکیان هەیە منداڵیان بوون میوانیان هاتوون بەتەکید پێویستیان بە نان و نەفەقەیەک هەیە کەواتە دەبێ شتەکان بۆ خۆی ببینین ئەوە ڕاست نییە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەمیشە وا بوو بێ کە هیچ نەبوو بێ بەڵام جاری واشە بووە و پێغەمبەر سەڵام حەساسیەت و هەستیاریشی نەبوو بە خواردنی خۆش هاوڵان زانیویانە پێغەمبەر سەڵام گۆشتی پێخۆش بووە ئەو شوێنەی گۆشتی پێخۆش شانی وڵاخ و دایکمان عایشە خوا لێ ڕەزی دەڵێ کانوا یحب الحەلوە والعەسەل حەلوا دیار جۆرە شیرینی بە خۆیان دروستیان کردووە و هەنجوینی پێخۆش بووە و پێغەمبەر صلی الله علیه و سلم هەستیاری نەبووە بە خواردنی خۆش خواردنی خۆشی لێ هەڵکەوتووە خواردوویەتی بەڵام زیادەڕۆی تێدا نەکردووە بەڵام بە ئامان جی نەگرتووە بەڵام ئەگە نەش بوو بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆڕاگر بووە و ژیانی خۆشی لەگەڵ ژیانی خەڵکێکی سادە و خەڵکێک کە لە خەڵکێکی مامنێوەند یاخود سادەدا ژیانی ئاو بەو شێوە گوزەراندووە بۆی بۆ خەڵک سەرمەشق بێ بەڵێ مامۆستا هەست دەکەم خاڵی هەشت ئەندازەیەک هاوسەنجی خاڵی حوتەمە کاتەوە مامۆستا بە شێوەیەک لە شێوەکانەش باسی زیادە ڕۆی نەکردن و خۆشگوزەرانی زۆر پەسەند نییە باشە بۆچی لە ئیسلامدا خۆشگوزەرانی زۆر پەسەند نییە لەبەر ئەوەی ئێستا لە یادمە لەبەر سێ هۆکار جارێ یەکەم مرۆڤ لە ڕوح و جەستە پێکاتوە وەکو چۆن جەستە داخوازی هەیە لە مرۆڤ غەریزەکان داخوازیان هەیە ڕوحیش کۆمەڵێک داواکاری هەن ئەویش کۆمەڵێک داخوازی هەن خۆشگوزەرانی و تێپەڕاندن لە خزمەتکردنی جەستەدا لە سەر حیسابی ڕوحە ئەو هاوسەنجە تێک دەچێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئین لربک عەلەیک حەقا و ئین لجەسەدیک عەلەیک حەقا حەقی پەروەردگار لەسەرتە و حەقی جەستەشت لەسەرتە و ئین لأهلک عەلەیک حەقا و خێزانیش حەقی لەسەرتە و ئین لزەوریک ئەی لضەیفیک میوانش حەقی لەسەرتە کەواتە وەکو لە حەدیثەکەدا هاتووە فەئەعطی كل ذی حەق حەقه هەر خاوەن مافی خۆی پێ بدە یەکەم لەبەر ئەوە کە خۆشگوزەرانی و زێدەڕۆیی ئەو هاوسەنجە تێک دەدا ئەو جوانیە کە لە ئیسلامدا هەیە دایناوە بۆ هاوسەنجی پاراستن لە نێوان ڕوح و جەسەدا ئەوە یەک دوو هەمیشە خۆشگوزەرانی کەمینەیەک لەسەر حیسابی ڕەشوڕوودکردنی زۆرینەیەک دەبێت هەمیشە وایە کەمێک لەسەریانەوە دەڕژێ زۆرێک لەبەریان دەبڕێ هەر وایە ئێستا تەماشای دنیا بکە ئێستا لە وڵاتانی ڕۆژئاوا بەتایبەت دەڵێ لە 102 خەڵک خاوەنی 198 واریداتی وڵاتە لە 198 خەڵک خاوەنی لە 102 واریداتی وڵاتە یعنی دەوڵە ملیاردێرەکانی دنیا بە ژمارەی پەنجەکانی هەردوو دەست یا هەردوو دەست و هەردوو پێ دەژمێردرێن 15-20 کەسێکن خاوەنی دوو لە سەر سێ یاخود نیوەی زیاتری هەموو واریداتی دنیان 15-20 کەسێک مامۆستا خەریکە لای خۆشمان وای لێ دەبێت دەزانم ئاخر ئەوەی خۆشمان لاساکردنەوەی کوێرانەی ئەوانە جا ئەوان بەوە باش ئەوەیە دەوڵەتە و دامەزراوەیە و ئێمە نە دەوڵەتە و نە دامەزراوە نە هیچە بەس حیزبە و کۆمپانیایە و خەڵکە و شەخصە و بنەماڵەیە لەوێ دەوڵەتێک هەیە ئاگای لە هەژارەکان دەبێ ئاگای لە نەدارەکان دەبێ ئاگای لە ئەوانی خاوەنی پێداویستی تایبەتن دەبێ لای کەمی ژیان لای کەمی پێداویستیەکانی ژیان چوون بە وڵاتانە چوون بۆ زۆر بە وڵاتە ڕۆژئاواییەکان چوون بۆ هەمویان لەوێت لای کەمی پێداویستیەکانی ژیان بۆ هەموو کەس دابین دەکرێن بەڵام لێرە وان نییە پاشان لەوێ ڕێگە نادەن خەڵک سەرۆت و سامانی گشتی نەوت ڕێنادەن کۆمپانیایەکی شەخسی حیزبی بنەماڵەیی نەوتەکە بە ئەستۆ بگرێ بۆ ڕێکە کونکە شتی وان نییە غازەکە بەرێ باج و خەراجی نێوخۆ گومرگەکان بێتەوە دەستی حیزب شتی وان نییە لێرە ئەوە بە قوڕیان گرتووە کەواتە هۆکاری دووەمی کە ئیسلام حەز ناکا بە خۆشگوزەرانی بەرەوە هەمیشە خۆشگوزەرانەکان کەمینەیەک دەم لەسەر حیسابی زۆرینەی ڕەش و ڕوود ئەوە دوو سێ خوا سوبحانه و تەعالا نیعمەتەکانی
داناون کە بە باشە مامەڵیان لەگەڵدا بکرێ لە سوورەتی ئەعرافدا لە دوو شوێندا دەفەرمی ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها تێکدان مەکەن لە زەویدا دوای ئەوە کە خوا زەوی جوان دروست کردووە چاکی دروست کردووە تەماشا بکە خۆشگوزەرانی چی دەکات زلهێزێکی وەکو ئەمریکا ئامادە نەبووە پابەند بێ بە ڕێکەوتەنامەی کیۆتۆ ئەکە دەڵێ دەبێ ئەو چەکانەی چەکی قورس کە دروست دەکرێن کەم بکرێنەوە لەبەر ئەوە ئەو کارگانەی کە چەکی قورس دروست دەکەن دووکەڵی کە لەو کارگانە دەردەچێت چینی ئۆزۆن کون دەکات ئەمریکا ئامادە نییە پابەند بێ بۆ ئیتیفاقیەوە لەسەر دروستکردنی چەک کە بەس بۆ قڕکردنی بەشەرە چەک بۆ چی دروست دەکرێت خۆ ڕاوماسی پێ ناکەن و خۆ ڕاوباڵندەی پێ ناکەن بەس ڕاو بەشەری پێ دەکەن تەماشا ئەمریکا بەتەنیا نعوم شۆمسکی دەڵێ ئەمریکا بەتەنیا بەقەد هەموو دەوڵەتانی دنیا چەک دروست دەکات نەک هەر بەشەر قڕ دەکات تەمەندەی داتەوە دەوڵەتانی کە لەنێ خواندا بەشەڕ دێن یەکدی پێ قەڵات شۆ بکەن بۆی ئەمریکا هەمیشە لە پشت کێشە و ئاژاوەیە بۆ ئەگەر شەڕەکان ڕاوەستن کارگەکانی چەکی ئەوان ڕادەوەستن کاکە پێوە جا عجایب ئەوەیە کە خەڵکێکی ئێرەی خۆمان ئەلمانی و ئەو حیزبە ئەلمانیانە معجەب و سەرسامن بە ئەمریکا لە حاڵێدا کە ئەمریکا لە پشت هەموو شەڕ و شۆڵەکانی دنیاوەیە لە پشت هەموو کێشە و ئاژاوەکانەوەیە بۆ چونکە ئەگەر بێ شەڕ و کێشە و ئاژاوە بەردەوام نەبن کارگەکانی شەکی ئەوان بەردەوام نابن ئەنجا کەواتە خۆش گوزەرانی وا دەکا کە ئەو هەر خەرچی چەک دروستکردن بێت هەر خەریکی تێکدانی ژینگە بێ کە لە ئەنجامی ئەو چەک دروستکردن دەریا تێک دەچێت زۆربەی ژیاندارە دەریاکان لە بین دەچن ژینگە لە هەوا پیس دەبێ چینی ئۆزۆن کون دەبێت تیشکی سەروێنەوشەیی و ژێر سووری زیاتر دێنە نێو مەودای زەویەوە و سەرنجام بەستەڵەکەکان دەتوێنەوە 101 گرفت و کێشە دروست دەبێ چیە وڵا هەندێک لە کۆمپانیاکان هەندێک لە شخصەکانی کە لە ئەمریکا و لە ڕۆژئاوا و لە ڕۆژهەڵاتن دەوڵەمەندتر بن کەواتە خۆشگوزەرانی بۆیە لە ئیسلامدا شتێکی ناپەسەندە ئەگەر تەماشای قورئانیش بکەین خوای پەروەردگار دەفەرمێ وما أرسلنا من قبلك في قرية وما أرسلنا من قبلك من نبي إلا قال مترفوها وما أرسلنا في قرية من نبي إلا قال مترفوها إنا بما أرسلتم به كافرون هەمیشە خۆشگوزەرانەکان دژی پێغەمبەران بوون عليهم الصلاة والسلام بۆچی پێغەمبەران هاتوون ئامۆژگاری خەڵکیان کردووە هاوسەنجی ڕابگر لە نێوان ڕوح و جەستەتاندا لە نێوان دنیا و دوا ڕۆژدا ئاگاتان لە مافی خەڵک بێ هەموو شتێک لرف لێ مەدەن مەبنە حوت وارداتی وڵات قوت مەدەن پێغەمبەران هاتوون بۆ ئەوە دادگەری بچەسپێنن خۆش گوزەرانەکان زانیویان ئەگەر ئەو بانگەواز و پەیامی پێغەمبەران بچەسپی ئەوان ئەو ڕاوان لێ تێک دەچێت و بازاڕیان لێ تێک دەچێت بۆیە دژیان بوون خوا دەفەرمێت لە هیچ ئاوەدانیەکدا هیچ پێغەمبەرێکمان نەناردووە مەگەر خۆش گوزەرانەکانی گوتویانە ئێمە بەوەی کە ئێوە پێی هاتوون بێ بڕوایی لە خاڵی نوێمە هاتوو مامۆستا ئیسلام هاوکات لەگەڵ ئەوەدا کە دام بە مڵکایەتی تاکدا دێنێ بەهۆی دانانی چەند بند و مەرجێکەوە قەید و شەرتێکەوە نینۆکی دەکا و ناهێڵێ زیان بە بەرژەوەندی گشتی بگەێنێ ئەگەر بکرێ مامۆستا ئەمە زیاتر ڕوونکەینەوە چونکەم دەستەواژەکانی سوود و ئیحتیکار و ئەوانەش هاتوون لە بابەتەکەیە حەزەکەم زیاتر ڕوونی بەسەر چاو کاک پێوە ئیسلام لەگەڵ ناخی مرۆڤدا لەگەڵ خواڕستی مرۆڤدا مامەڵە دەکا وەکو خۆی هەیە مرۆڤ لە خودی خۆیدا پێی خۆشە خاوەنیشتی خۆی بێت تۆ تەماشا بکە منداڵێکی گچکە جارێکە هیچ فێر نەبووە نەفێری ئیشتیراکێتی سۆسیالیزمی ڕۆژهەڵاتی بووە نەفێری کاپیتالیزمی ڕۆژئاوایی بووە فێری هیچ نەبووە نەفێری سیستەمی ئابووری ئیسلامیش بووە هەر منداڵێکی گچکە شتێکی پێبێ لێ بستێنە دەگریە بەڵام شتێکی پێبێ شتێکی چاکتری بدێ ئامادەیە دەستبەرداری بێ هەستی شت هەبوون مڵکایەتی هەستێکە لە هەستە خواڕستکەکانی مرۆڤ لەو هەستانی کە خوا لە مرۆڤدا دایناون بۆ چونکە مرۆڤ بۆ ئەی بژیە پێویستی بۆ هەیە کە ئەو هەستەی هەبێت مرۆڤ بۆ ئەوە کە بژێ پێویستی بۆیە کە بەرگری لە خۆی بکە یعنی تۆ بێنە منداڵێک بتوێ زلێکی لێ بدەیان خۆی لە تووڕەکەویش کاردانەوەیکی دەبێت بۆ بەرگری لە خۆی دەکات
کەواتە ئیسلام مامەڵە دەکات لەگەڵ هەستە خواڕزکەکانی مرۆڤدا وەکو خۆیان دانیان پێدا دێنێ. تەماشا وایەتە مبارەکە بکە لە سوورەتی ئالی عیمراندا زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب. دەفەرمێ جوانی ئارەزوەکان بۆ خەڵک ڕازێنراوەتەوە لە چی؟ لە ئافرەتان پێشی باسی ئافرەتان دەکات غەریزەی جینسی لە مرۆڤدا غەریزەیەکی زۆر بەهێزە والبەنین کوڕان یاخود ئەولاد يعني ڕۆڵا بە کوڕ و کچەوە والقناطير المقنطرة من الذهب والفضة سەرۆت و سامانی زۆر لە زێڕ و زی وەختی خۆی ئەو دوو دراوە هەبوون والأنعام والحرث والخيل المسومة ئەسپەڕاگیراوەکان ئێستا سیارە و ئەوانە شوێنیان گرتوونەوە والأنعام والحرث ئاژەڵەکان واتە حشتر و ڕەشە وڵاخ و مەڕ و بزن والحرث کشت و کاڵ. تۆ تەماشا بکە نیعمەتەکانی دنیا لەم شەشەدا کۆ دەبنەوە. خوا دەفەرمێ خۆشویستنی ئارەزوەکان بۆ خەڵک ڕازێنراوەتەوە لەلایەن چێوە؟ لەلایەن خواوە. خوا بۆی ڕازاندنەوە. خوا وای لێکردون حەزیان بەو شتانە بێت کەیفیان بەو شتانە بێت بۆ چونکە ژیانی دنیا بەو شتانەوە بەندە. ژیانی دنیا لە ڕۆ مادێکەوە پەیوەندی بەو شتانەوە هەیە. بۆیە خوا مرۆڤی وا لێ کردووە حەزی بە ئافرەت بێت، پیا حەزی بە ئافرەت دێ، ئافرەت حەزی بە پیا دێ، ئەوانە بێت وەچەیان دەبڕێتەوە. حەزیان بە منداڵ دێت بە کوڕان و کچان دێ، حەزیان بە سەرۆت و سامانی نەقدینە دێ، حەزیان بە ئەو ئەسپ و وڵاخانە دێت یاخود سیارەوانی کە هەمووشیان پێ دەکەن، حەزیان بە ئاژەڵان دێ و حەزیان بە کشت و کاڵ دێ. دوای دەفەرمێ ذلك متاع الحياة الدنيا ئەوە ڕابواردن و بەهرەوەرگرتنی کەمی ژیانی دنیاە. والله عنده حسن المآب خوا باشتری سەرنجامی لایە واتە خوا هەر لەوانە بەڵام شتی زۆر باشتری لایە کە لە بەهەشدایە کەواتە ئێوە ئەمانە مەکەن بە ئامانج بەڵام نەشی فەرمووە هیچ مامەڵەیەکیان پێ مەکەن. نا کەواتە ئیسلام دان بەوە دادێنێ کە مرۆڤ لەو شتانەی هەبێت و خوای پەروەردگار دەفەرمێ خۆشویستنی ئەو شتانە بۆ مرۆڤ ڕازێنراوەتەوە. بەڵام ئایا بە کەیفی خۆی بەبێ هیچ کۆسپ و لەمپەرێک چۆنی پێخۆشە وا بکە؟ نا. لەلایەکەوە ئیسلام دان دێنێ بەو غەریزەی هەبوونی شتی خۆ مڵکایەتی شخصی بەڵام لایەکە دێنێ سنووری بۆ دادەنێت. چۆن؟ ئیسلام ڕیبای قەدەغە کردووە لەبەرەوە ڕیبا بریتێ لە وەسەرێکنانی سەروەت و سامان لەسەر حیسابی ڕەشەوڕوتکردنی خەڵکی دیکە. هەروەها احتیکاری قەدەغە کردووە، دزی قەدەغە کردووە، غەسب و دەست بەسەرداگرتنی قەدەغە کردووە، غەشی قەدەغە کردووە، ڕێگری قەدەغە کردووە. هەموو ئەو شتانەی کە بە شێوەیەکی ناڕەوا بەهرەوەرگرتن لە ناز و نیعمەتەکانی خوا هەمووی قەدەغە کردوون. ئەمجا ڕێی حەڵاڵی هێشتۆتەوە. ئەحەل الله البيع وحرم الربا يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم. أي أواني بڕاتان هێنا و ماڵ و سامانی خۆتان بە ناحەق لە نێو خۆتاندا مەخۆن مەگەر بازرگانیەک بێ بە ڕازیبوونی هەردوو لا. ئەوە ئاوا ئیسلام دێنێ لەلایەکەوە دان بەو غەریزەدا دێنێ لەلایەکەوە دێنێ کۆسپ و لەمپەری بۆ دادنێ بۆی لە سنوور دەرنەچێ وەکو لە سیستەمی لیبرالیزم کاپیتالیزمدا ئەکە ئێستا هەموو دنیا بەو سیستەمە کار دەکات. ئەو هەرێمە داماوەی خۆشمان بەبێ ئەوە کە دامەزراوەی هەبن، بەبێ ئەوە کە شکۆی دامەزراوەکانی پارێزراوە بێ، بەبێ ئەوە کە ژێرخانێکی ئابووریمان هەبێ، بەبێ ئەوە کە دەوڵەتێکمان هەبێ کە هی هەموو لایەک بێ یەک شات تەماشای هەموو هاوڵاتیان بکە. ئێرەش هەروایە کە ئێرە لە شوێنانی دیکە زۆر خراپترە. بۆچی وەکو گوتم شوێنانی دیکە لای کەمی پێداویستیەکانی ژیان بۆ هەر کەسێک دابین دەکرێن بەڵام لێرە چەندە خەڵک دەبین دەکەوێتە سەر جادە و دەکەوێتە کۆڵانان و خۆی دەکوژێ و بێزار دەبێ و ناومێد دەبێت لە شێ. مەمسەل لە خەڵی دێمە هاتووە مشورخۆری کۆمەڵایەتی بەبەسمەوەی مشورخۆری ئەوە بەعەرەبی التەکافل الاجتماعی التضامن الاجتماعی بەبەسمانەوەی با بزانین مشورخۆری کۆمەڵایەتی چی و اینجا چی پەیوەندیی بە بابەتی ئابووریەوە هەیە. وازم لێرەشدا بابەتی زەکات و سەدەقە و وەقف و ئەوانەش هاتووە. بەڵێ ڕاستە کاک پەیوەند ئیسلام
بەشێکی یاساکانی پەیوەندی بە قەواریکی سیاسیەوە هەیە کە بە بۆچوونی من سەتادەی یاساکانی ئیسلام پەیوەندیان بە قەواری سیاسیەوە هەیە. وەکو من لە کتێبی 11یەمی مەوسوعەکەی کە لە سجنی ئەمریکادا نووسیومە الئیسلام كما يتجلى في كتاب الله لە بەرگی 11یەم کە دەوری 600 لاپەڕە لەژێر ناونیشانی تطبيق المجتمع للشريعة يا أسس الدولة الإسلامية لێدا باسم کردو کە لە سەتادەی یاساکانی شریعەت پەیوەندیان بە قەواری سیاسی و هەیە دەبێت جێبەجێیان کە بەڵام سەتانەوەتی پەیوەندیان بە خەڵکەوە هەیە. ئەم ئۆباڵداری کۆمەڵایەتی یاخود بشورخۆری کۆمەڵایەتی ئەمە یەکێکە لەوانەیە کە پەیوەندی زیاتر بە کۆمەڵگاوە هەیە، بەڵام ماناوانەیە کە دەوڵەت و قەواری سیاسیش هیچ دەستی تێیدا نییە. ئەوەی کە ئێستا لە وڵاتانی ڕۆژئاوا هەیە کە هەموو کەسێک لای کەمی پێداویستەکانی ژانی بۆ دابین دەکرێت ئەوە دەچێتە چوارچێوەی ئۆباڵداری کۆمەڵایەتی یاخود بشورخۆری کۆمەڵایەتیەوە. ئەو کۆمەلگایە بەرپرسیارە بەرامبەر بە ئەندامەکانی کە نابێ هیچ کەس بکەوێتە سەرجادە، نابێ هیچ کەس وابێ کە لە برسان بمرێت پەکی بکەوێ، دەبێت بە ڕێز و حورمەتەوە بژێندرێت. ئەوە لە زۆر شتدا بەرجەستە دەبێت لە ئیسلامدا. جارێ زەکات یەکێکە لەوە. زەکات کە بریتێ لە دانانی ئەندازەیەک لە ماڵ و سامان کە دیارە ماڵی نەغدینە لە 105 هەروەها بازرگانی ئەمجا بەرهەمی کشت و کاڵ ئەوی جاری وا 105 جاری واگەر بەدەست ئاو بدرێت بێتەوە 110. هەروەها هەموو ئەو سەروەت و سامانەی کە دێتە دەستی کەسانێکەوە کە لە خۆیان زیادە زەکاتیان دەکەوێتە سەر. هەروەها سەدەقە هەیە واتە غەیری زەکات، وەکو هەندێک لە زانایان ئەو ئەثەریان هێناوە شوێنەوەرە ئین فی المال حقا سوى الزەکا، لە ماڵدا جگە لە زەکات حەقی دیکە هەیە. و ئەو ئاەتە مبارەکەی ژمارە 177 سوورەتی ئەلبەقەرە زۆر بە زەقی ئاماژە بۆ دەکا کە دەفەرمی وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين في الرقاب وأقام الصلاة وآتى الزكاة. ماڵ و سامانێک کە خۆشی دەوێت دەیبەخشێ بەو حەوت جۆرانە دوای دەفەرمی و ئەقامە سەڵاتە و ئاتە زەکات، کەواتە ئەو ماڵ و سامان بەخشینە بەو حەوت جۆرە کەسانە جیا لە زەکاتدانەکە، چونکە زەکاتەکە دوای پاس دەکات. هەروەها وەقف یەکێکە لە کە واتە زەویەک شوێنێک خانوبەرەیەک وەقف دەکرێت یا واریداتی شتێک وەقف دەکرێت بۆ توێژێکی تایبەت بۆ کۆمەڵە خەڵکێکی تایبەت بۆ بەرژەوەندێکی گشتی تایبەت. و ئەو خێری بەردەوام سەدەقەی جاریە کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی الصەلاة والسلام إذا مات ابن آدم انقطع عمله إلا من 3 صدقة جارية أو ولد صالح يدعو له أو علم ينتفع به. مرۆڤ کە دەمرێ پاداشتی دەبڕێ مەگەر لە 3 ڕێیانەوە. یەکەمیان سەدەقەتی جاریە، خێری بەردەوام، پردێک دروست دەکات، خەسەخانەیەک دروست دەکات، قوتابخانەیەک، مزگەوتێک، کارێکی خێر دەکات، لە دوای خۆی بەردەوام دەبێت خێری بۆ دەچێت. یاخود منداڵێکی ساڵح بۆی دەپارێتەوە یا زانیاریە کە بڵاوی کردێتەوە سوودی لێ وەردەگیرێ بەهرەی لێ وەردەگیرێ. هەموو ئەوانە دەچنە ئەو چوارچێوەیەوە. و لە ڕاستیدا لە کۆمەلگایەکی ئیسلامیدا نابێت لێ بگەڕێن هیچ کەس پێویستی بە داواکردن بێت. پێغەمبەر عومەر خوا لێ ڕازی بە ڕۆژێک جوولەکەیەک دەبینێ یا نەسڕانیەک دەبیان جوولەکەیەک دەبێت بە ڕشێکی سپیەوە سوال دەکات. ئەویش دەڵێ بۆ سوال دەکەی؟ دەڵێ السن والحاجة والجزية 3 هۆکار هەن. یەکەم تەمەنم کارم بۆ ناکرێ، 2 پێویستیم هەیە، 3 سەرانەشم لەسەر دێبیدەم. ئەوە تەمان ئەبوو یوسوف لە کتێبی ئەلخەراجدا دەهێنێ. لە ڕیواتێکدا دەڵێ عومەر خوا لێ ڕازی بێگریا تاکو ڕیشی تەڕ بوو. لە ڕیواتێکدا دەڵێ عومەر گوتی ما أنصفناك إذ أكلنا شبيبتك وتركناك عند شيبتك يعني هريمك. لەگەڵ تۆدا بە ئینساف نەبووین، لە کاتی گەنجێتیدا لێت بەهرەمەند بووین کە تین و تااقەتت هەبووە، لە کاتی پیریدا وێڵمان کردووی. دوایی بانگ دەکا، بانگی بەرپرسی خەزێنەی دەوڵەت دەکات، دەڵ وەرە
هذا وأضرابه أموها بينكاني أغنوهم عن السؤال وابكن في وسيان بسوالي نبيت مشان بو ببرنوه خاوان كتابة مسلمان نية بلام نابي هاولاتي دولة إسلامي ناسار بسوال بكا أجر جولكا ونصرانيش بيه أجر هر كسيك بيه مادام مروف بيكو لجير ساوي دولة إسلامي دا دجي نابي بيسي بسوال كردن داوا كردن دسبان كردن ولا خلق بيه يعني أما دشيت تشارشوي مشهور خوري كومالاتي أو بالداري كومالاتي كأما دبي دولة بيه هالسي أما دبي دولة بيه هالسي ودبي رێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دەبێت ڕێکخراوە پیشەیەکان ڕێکخراوە کان کە پەیوەندیان بە توێژەکانەوە هەیە دەبێت ئەو جۆرە کەسانە بدۆزنەوە و بەرگری لەو جۆرە کەسانە بکەن و زەخت فشار بێنن بۆ دەوڵەت کە دەبێت کاکە چاوێن لەوانە بێ ئەها جاجار ئەوانی خاوەن پێداویستی تایبەت کوێر و شەل و سەقەت و ئەوانە زۆر جار دێن بۆ لای من زۆر سکاڵای خۆیان دەکەن یەکی نازام ئەندازەیەکی کەم و چیان دەدەنێ ئەوشیان لێ کەم دەکەن و ئیوانە نەدەبوو دەستکاری بکرێ عیبە کاکی خۆمە تۆ کوڕیشت نەوەشت ملیاری هەیە تۆ عیب ناکەی خاوەن پێداویستی تایبەت 100,000 200,000 کەمتری ئەوەشی لێ دەکەی و بەنیوە زۆر ناشیرینە دەوانێت ئەوەش بەشەر نییە تۆ پارە لەکوێنە مارە بەڕانەی دایکتە بە میرات بۆت بەجێماوە لەو شاخوداخەنە بووین هەمومان پێکەوە چیت هەبوو ئەو کاتە لەکوێت هێنا هەمووی نەوتی خەڵکە دزیوتە هەمووی غازی خەڵکە دزیوتە هەمووی باج و خەراجە کۆل کردوتەوە خۆت و عەشیرەت و بنەماڵەت پێ دەوڵەمەند کردو ئاوە لەو خەڵکەشەوە ڕادەمێنی ئەوە کەی دینە کەی ئینسافە کەی مافی مرۆڤە ئەوە کەی ئەوەیە کە دیموکراسی دەیڵێ ئەوە هیچ دین وان ناڵێ ئیسلام وان ناڵێ دیموکراسیش وان ناڵێ مافی مرۆڤیش وان ناڵێ ئەو دروشمانی کە بەرزیان دەکەن هیچی وان ناڵێ مامۆستا هەستەکەم کۆی ئەو خاڵانی ڕابردوو دەخاڵەکە زۆر پەیوەست کراوەوە بە خاڵی 11 واتە خاڵی 11 ڕۆڵی سەرچێبینێ دوجار بۆ بەرپاکردنی ئەو ڕەشێمە کە ئێمە باسمان کرد لە ئەو دەخاڵیان ڕوونمان کرد ئەو سیستمە بەڵێ ئەو سیستمە ڕژێم خۆ هەر بەمانەی سیستمە بەڵام ناوەکەی خراپ ڕۆی ڕاستە لێرە هاتووە ڕۆڵی دەسەڵاتی سیاسی لێ بواری ئابووریدا بریتە لە چاودێریکردنی کۆمەلگا و پشتگیریکردنی توێژە ئاتاجەکان و ڕێگریکردن لە ستەم و سەرکێشی سامانداران حتمما جەنابەت هەندێکت باس کرد مامۆستا بەڵام دەمەوێت جارشکە بگەڕێمەوە بۆ ئەمە بابزانم دەسەڵاتی سیاسی لە ئیسلامە یاخود لەم جۆرە ئابووریەیە ڕۆڵی چییە و چییەکەوە چۆن ئەم باوەڵێن بابەتە ئابووریان بنەمە ئابووریانە جێبەجێیەکە چونکە مامۆستا بڵین و نەڵێن یەکێک لە هەرە کێشە گەورەکان ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی بۆ خۆی بەبار بەسەر بە مەسەلە ئابووریەکەەوە کاکە پەیوەن ئەوە زۆر هەویرێکی ئاوخوازە ئەوە قسەی لێ بکەین دەسەڵاتی سیاسی لە ئیسلامدا دەبێت چی بکە و ئەگەر لە نێو موسڵماناندا کە دەسەڵاتی سیاسی بێ ئەرچی چییە لە بەرامبەر بارودۆخی ئابووریدا جارێ ئەگەر تەماشای واقعی ئێستامان بکەین ئەوەی ئیبن خەلدون دەڵێ لە کتێبی ئەلموقەدیمەدا بەسەر ئەم واقعی ئێستادا چەسپیوە کە دەڵێ هەر وڵاتێک سیاسیەکانی حکمڕانەکانی بوونە بازرگان کاول دەبێ بۆ هەرچی هۆکاری کاسپی و بژی و پەیداکردن بەدەست خۆیانیەوە دەگرن و بە فشاری سیاسی ژوا دەکەن کەس مەجای کاسپی نەبێستا وایە ئەمن خەڵک هاتۆ بۆ لام گوتوێتی ویستومە کارگەیەک دابنێم نەگێچێک و دوان و سیان ویستومە شتێک دابنێم توانە باشە 150 بۆ ئێمە کاکە 150 بوو بۆ تۆ نا 150 پارەکە هەمووی ئەو دابینی دەکا بۆ خۆی سەرپەرشتەکە بەڵام ئەو لەوێ لاقی لەسەر لاقی دانەوە 150 نەفەر هاتۆ بۆ لام توێ 150 دەدایە توێ بۆ بکەی بە 160 کەسی باسی دیموکراسی و مافی مرۆڤ و باسی دەوڵەت و ئەوەش دەکەن مامۆستا چاوبەستیش بە ناوی باجەوە لێ وەرەگرن نا بەبێ ناوی باشیش من ئاگادارم کە دێنێ دەڵێ کاکە بەو مەرجە ئێمە ئەو پرۆژە دەدەین بە تۆ کە ئەوەدەی هی ئێمە بجاو هەر پێشێکی پارەی خۆ وەردەگرێ ئەم وڵاتیان بە قوڕێ گرتووە ئەو بەرپرسا گەندەڵانەی کە لەم وڵاتەدا بوونە مڵۆزم بۆ سەر شانم لێ ئەو خەڵک و میلەتە ئەم واقعەت چۆن دەگونجێ بەردەوام بێ هەرگیز یا هەرچی عقل و منطیق و قانونە غەڵەتە یا ئەم واقعە ناگونجێ بەردەوام بێ جا دەسەڵاتی سیاسی لە ئیسلامدا چ ڕۆڵێک دەبینێت لە ڕووی ئابووریەوە دێنێ دەستی دەوڵەمەندەکان دەگرێ نایاڵێ بەو شێوەیە بکەن کە بۆ گیانی خەڵک ببنە مڵۆزم تەماشا ئەم ئاەتە مبارەکە بکە لە سوورەتی ئەلعرافدا کە گەلی شوعیب بە شوعیب دەڵێن یا شوعیب
أصلاتك تأمرك أن نترك ما يعبد آباؤنا أو أن نفعل في أموالنا ما نشاء إنك لأنت الحليم الرشيد. پێغەمبەران عليهم الصلاة والسلام و شوێن کەوتوانی پێغەمبەران هەمیشە بەتەن خەڵکەوە بوون، بەتەن جەماوەرەوە بوون، بەتەن بەرژەوەندی گشتیەوە بوون و هەمیشە لەگەڵ خۆشگوزەرانان و خۆسەپێنان و دەسەڵاتدارانی مشەخۆردا دەستەوێخە بوون. شوعیب دیارە پێی گوتون تەنیا خوا بپەرستن، بت و سەنەم مەپەرستن. ئەسڵی بتپەرستی و شیرک زەمینە خۆش دەکات بۆ زوڵم، بۆ بە خەڵک دەڵێ کاکە دەبێ من بپەرستن. ئەجا کە ئەویان پەرست تەقدیسیان کرد، تەعزیمیان کرد، لە خۆیان بە بەرزتردا نەجا لە قسەشم دەرمەچن. و ئەو کاتە کاکە من خاوەنی مقدرات و مڵک و ماڵ و سامان و هەموو شتێکی ئێوە، من پەرستراوی ئێوە. جا فیرعون وەختی خۆی بە ڕاشکاوی گوتوێتی بەچکە فیرعونەکانی ئێستا لە پەنادا دەیڵێن ئێمە جیاین، ئێمە جیاین لە ئێوە، دەبێت لە خزمەت ئێمەدا بن. ئەها گەلی شوعیب زلەزلەکان دەڵێن چی یا شوعیب و ئەی شوعیب ئایا نوێژەکەت فەرمانت پێ دەکا کە ئەوەی باو باپیرانمان دەیان پەرزوازی لێبێنین ئەو ئەن نەفعل فی ئەموالنا ما نەشاء، یاخود نوێژەکەت وات پێ دەڵێ کە ئێمە ئەوەی دەمانەوێت بەو شێوە تەسەڕف نەکەین لە ماڵ و سامانماندا، ماڵ و سامانی خۆمانە بەو شێوەش تەسەڕفیا دەکەین کە دەمانەوێت. دیارە شوعیب پێی گوتون ئەوە مەکەن. جا دەسەڵاتی سیاسی لە ئیسلامدا دەستی دەوڵەمەندان دەگرێت کە وا تەسەڕف نەکە لە ماڵ و سامانی زیان بە هەژار و نەداران بگەین. یەک دوو بە هەژار و نەدارەکانیش دەڵێ لەسەر مافی خۆتان بەجواب بێن، ئەو خێر و بێرە خوا بۆ هەمانتانی خوڵقاندووە. ئێستا بۆ ئەو دەستی بەسەردا بگرێ ئەتۆ وەکو پشی لە هەر میاوە میاوت بێ، ئەتۆ عیب ناکەی. عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێ ڕازی بێ دەڵێ پێم عەجایبە کەسێک هەژار و نەدار بێ بە برسێتی سەر بکاتەوە شمشێر دەرناکێشێت لە دەوڵەمەندان. ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ فەرموویەتی اللهم إني أعوذ بك من الفقر والكفر، خۆیان پەنا دێنمە بەر تۆ لە هەژاری و لە کوفر. چونکە کاکە لە ئەنجامی هەژاری و نەداریدا خەڵک بەرەو کوفر دەچێ، بەرەو فەساد دەچێ، بەرەو خۆفرۆشتن دەچێ، بەرەو زۆر شتی خراپ دەچێت. بۆیە ئەو دەسەڵاتە سیاسی خەڵک فەقیر دەکات، لە ڕاستیدا دەیەوێت خەڵک بێئەخلاقکە، دەیەوێت ڕەوش لە خەڵکدا نەهێڵێ، دەیەوێت خەڵک مرۆڤبوونی خۆی لە دەست بدا. بۆیە دەسەڵاتێک کە بەڕاستی دەسەڵاتی سیاسی بێ و بەتەنگ خەڵکەوە بێ دەبێ ئاگای لە ژیان و گوزەرانی خەڵک بێ و ئاگای لە قڕی و پڕی و چینایەتی بێ و ئاگای لەوە بێ کە کەمینەیەک نەبنە مڵۆزم بۆ زۆر بۆ جەماوەری خەڵکوە مقدرات و خێروبێری وڵات هەمووی بەدەستخوانەوە نەگرن. دەبێت دەسەڵات سیاسی ئاگای لە دەوڵەمەندەکان بێت چه جای دەسەڵاتە سیاسیەکە بۆ خۆی ببێتە ئەو دەوڵەمەند و ملیار لێرە کە مەجالی کەسابەت بۆ کەس نیڵێتەوە مەگەر لەگەڵیدا بێتە شەریکە دەست. مامۆستا بەرنامەی نووسین و یادەوەری واتە ئەڵقی ژمارە 72 کۆتایی هات، بەڵام ئێستا کۆمەڵێک بابەت ماون لە کتێبەکەیە، لە کتێبی تۆژمی ئیسلامی و ئەلمانی و خاڵەهاوە بەس و جیاوازەکانیان کۆمەڵێک بابەت ماوە کە ئەمانەش پێویستە لەسەریان بوەستین. خوای گەورە تەمەنی ئەمانەتمان ئینشاڵڵا پێ بدا، ئاڵلقەکانی داهاتوو کاتێ ئەچێتە ناو ساڵی چوارەمەوە ئینشاڵڵا ئەوانش تەواوەکەین و ئینشاڵڵا خوای گەورە مەوفەقمانکە ئەچینە سەر کتێبێکی دیکە ئینشاءڵڵا. پشتیوان بێ و دەستخۆشیش لە جەنابەت دەکەم و خوای پەروەردگار ئەو بینەر و بیستەرە بەڕێزانش کە لەگەڵماندان لە گوێ لێگرتنی ئەو بەرنامەیە و لە بەدواداچوونیدا خوا تەوفیقیان بدە باشتر لێ تێبگەن و باشتر لێ بەهرەمەن. اللهم ئامین. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەماڵقەیەشمان تاکو بە یەگەشتنەوەی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین.